ماوەیەکە ژمارەیەک لە دانیشتوانی چەند گوندێکی سنووری پردێ لە سنووری کەرکووک کێشەی کارەبایان هەیە بەوەی کە وەکو پێویست کارەبای نیشتیمانیان نییە بۆی ئەمڕۆ ژمارەیەکیان لێرە گربوونەتەوە ئێوان نیگەرانن لەوەی کە دۆخی کارەبا بۆ شێوەی ئێستای لێ هاتووە من هەوڵەدەم ئەو کەسانە وەربگرم کە سڵاو دەبێ ماندوو دەبێ باش ئەگەر پێما بڵێ کێشەی ئێوە چییە چەندە و کێشتان بۆ دروست بووە کێشەی ئێمە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دەستی بەم کێشەیە کردووە وردە کارەباکەمان بەرەو خراپی چوو خۆی دەبێ ئەلەساس جەدوەل بێ پێشتر 3 سعات ئەیاندا پێمان 3 سعات دەیان بڕێ ئەو 3 سعاتی کە بۆمان دەهات کارەبایەکی زۆر معقول بوو ڤۆڵتەیەی بەرز بوو نەدەبڕا وردە ئێستا زیادی کردوای لێ هاتووە لە شەو ڕۆژێکە سعاتێک کارەبامان پێ نادەن بە 4 جار لە مودەی ئەم 4 جارە 40 جار دەبڕێ ڤۆڵتیەشمان زۆر جار هەیە دێتە سەر 200 من خۆم شخصی خۆم 2 جار غەتاسم سوتاوە لە خیلالی 20 ڕۆژە بۆ هەر غەتاسێکیش تەنها کڕینی غەتاسەکە 8 وەرەقەونیوە کە دەکا 1,250,000 بە پارەی ئەمڕۆ بێجگە دەرهێنانی ئەمە بەس تەنها کارەبە و دوایی مەسەڵەن بۆ نمونە من ئێستا کە فەلاحێکم چیمیام هاوردووە چیمیای عراقی یۆریام هاوردووە لەو سەیتەرەی بەم نەڵێەوە بۆ چۆیە بێ تەن و نیوێکم بار کردووە لەو سەیتەرەی قوتار دەبێ لەم سەیتەرەی گەڵۆزیە قەتێکرێڵێ بۆ چۆیە بێ لەولاوە باینجان دێنێ کابرا لێرە لە مەفرەقی ئەم گەڵۆزیە گلی داوەتەوە بۆ چاوانەی خۆم بینی ماڵێ بگەڕێەوە یعنی کێشەکان یەکجار زۆرن بەڵام ئێمە کارەبا بەربەڵای کردوین بەڕاستی ینی ئەوەی هەمان بوو نەمان بوو لەسەر کارەباماندانە هەموو زراعتمان تیاچوو فەلاحەتەکەمان تیاچوو خۆتان دەزانن ئێستا نەهاتیە و کە باران نییە سەرڕای ئەوەی کە باران نییە لە جیاتی حکوومەتی عراقی ئەممان کە بە گاز بە کارەبا جگەلەوەی کە کارەبا گازمان نادێت کارەباکەشی لەسەرمان بڕیوە کارەباکەی فرۆشتووە بەم لاو بەولایە بە هەرموو بەڕێ بێ بۆ ئێمە نایدا دەڵێ دەچین مراجعی دایرەی کارەباکەین لەگە مدیر قساکەین دەڵێ وڵا کارەباکە زەختی لەسرە بەژ ناکە ئەوە کەی وەڵامدانەوەی حکوومەتێکە حکوومەتێکی گەورە و گران ئەوە وەڵامدانەوەی بێ بڵێ وڵا کارەباکە بەژ ناکە یعنی چی بەژ ناکە خۆ منان و ئەو نییە بەژ ناکە زۆر سپاستانە ئەگەر تۆ بۆمان باس بکەی چەند گوندە ئەو کێشەتان هەیە والله لە دوای 16 ئۆکتۆبەر ئەم کێشەمانێ بەڕاستی ئەم مەسەلە دەرمانە دوای ساڵەی ئەم منطقەی ئێمە خەتی ئێمە خاستن قەرەسالم لە سعاتێکە مەسەلە کارەبا دێ 4 جارە بڕێ 5 جارە بڕێ 6 جارە بڕێ ینی بەشی زانکە کارەباکە ئیسە بڕۆ دەیەکە بزانە قەترەی ئاوێن هەیە یەک قەترە ئاوێن نییە بۆ ناو دەیەکە کارەبا مەسەلە زراعات ئێمە کاتی سەدام ئێمە خۆمان فەلاح من خۆم ئەو کاتە کاتی سەدام فەلاح بوو ئەو کاتە چیمیامە برد تەماتم هێنا خیارم هێنا کەس نێوت بۆ چۆچی بەس تێیدێکی مختاری پێ وایە دەوت بەڵێمەی قەرەسالمەوتەوە دەڕۆی لە زراعە و لە نەحێوە ئەکرا بە تێیدی مختار گشتی هەموو جێبەجێ بوو بەڵام ئێسەی کەس جۆی لێ ڕناگرێ جەماعەت لەولاوە جەماعەتێکە سمارەت لەم لاوە شورتە جەماعەتێکە یانی نازانێت بە جۆی کامیان بکەیت ئەگەر بۆ باس بکەیت تۆ ئێوە بەش کێشەی کارەباتان نیەوە دیارە لە قسەکانتان کێشەی دیکەشتان هەیە ئێمە سەرکردی کارەبایە بەس هەموو کێشەکەیان دکەیە حیوان 4 حیوانت بێت 3 سەیتەرە لە پێش دەگلتە داتەوە بەڕەشوە بەڕێتەکە 4 فەردە خەیار بار کە دەڵێت و ئەمە قاچاغە لە ئێران بابە ئەوە جەمەلۆن خۆمە وەرە دیاری نییە دەبێ بڕۆیتە ئەستەغبارە 300-400 پیکابی ڕەشوە بدەی کولی لۆریەک ملیۆنێ دینار شەوانە وەرە گیرێ و ڕەتەگرێ خۆ هەر مەسلەی کارەبانیە مەسلەیە بە کورد بەعام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئیهانەیە بەس ئەوە دەیە خەڵکەکە دەیەوێ هەرچۆنی بێ لەسەر ملک و زەویزاری خۆی ببینێتەوە نەخۆ مەسلە کارەبا کێشانتان نەبووە هیچ شتێ نەبووە سەیتەرەی حکوومەت هەبووە دەڕۆی وەرەقەت پێیە ماڵی خۆتە تەواو کاکە شەو دێ شەو ئیستا سعات 5 بەیانی دەڕێ هێشتا 10 دقەت ماوە نابێ بڕۆ بابە من ڕزقم پێ بۆ گومرکە ڕۆم بۆ مەیدانە ڕۆم ئاخەمە سعات 4 بەیانی ئەگە نەگەمە ئەوێ ڕێنیە سەرکردایەتی سیاسی کوردیش بەبان ئێمە بازەدا بۆ بوزە بە شەڕ بوجێە و ئیتر خەڵکەی لێرە ئیهانە کرد بەڕاستی پشتی لە خەڵک کرد خەڵکەکەی داعەردا و دەستان خۆش بێوەش بۆ هات ئەوە قسەی ژمارێک لە گونوشینانی سنووری پردەوە خۆیان دەڵێن ئەوان تەنها کێشەی کارەبایان نیە کێشەی دیکەشانەیە لەوەی کە وەکو پێویست بەرپرسانی ئیداری لە بازگەکان لێرە کێشەیان بۆ دروست دەکەن لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر زیاتر کێشەکانیان بۆ دروست بۆ بەڵێ بله امید شمانی